نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. بێ ئەرچی سونەت. سونەت سەرچاوەیەکی یاسادانان تەشریعی جیاوازە لە قورئانی پیرۆز و وەک قورئان هەندێک شتی حەڵاڵ و هەندێک شتی دیکەی حەرام کردووە و پێوەری داناوە بۆ دیاریکردنی کارە فەرز و واجب، سونەت و مستەحەب و مباح، ئاداب و مەکرووە و مفسیدەکان. لە پەنا ئەمەشدا ئەرکێکی دیکەی هەیە کە بریتیە لە ڕوونکردنەوەی شتە پوختەکانی قورئان و ڕاوەکردنی بەشە ناڕوونەکانی و تایبەتمەندکردنی شتە گشتیەکانی و سنووردارکردنی حوکمە ڕەهاکانی. ئێستاش بە هەوڵ بدەین لەڕێی چەند نمونەیەکەوە ئەم تایبەتمەندیەش ڕوون بکەینەوە. 1. سونەت وەک ڕاوەکاری قورئان. خوای گەورە لە ئایەتێکدا دەفەرمێت: الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلمهم أولئك لهم الأمن وهم مهتدون. ئەوانەی ئیمان و باوەڕیان هێناوە و ستەم و هاوڵگەریان تێکەڵ بە ئیمانەکەیان نەکردووە، ئاسوودەیی و هێمنی هەر بۆ ئەوانەیە، هەر ئەوانەش ڕێنمایی کراون. کاتێک ئەم ئاەتە دابەزی، هاوڵان زۆر ترسیان لێهات بەهۆی ئەوەی دەیانزانی کە ستەم بەواتای سنوور بەزاندن دێت و مرۆڤ دەباتە دەرەوەی بازنەی حەق و حەقیقەت. هەر بۆیە هاتنە لای پێغەمبەری خودا و پێیان وت: ئەی پێغەمبەری خودا صلی الله عەلەیه وسەلەم، جا مەگەر چ کەسێک هەیە لە ئێمە کە ستەمی نەکرد بێت؟ پێغەمبەری خودا صلی الله عەلەیه وسەلەم بۆی ڕوونکردنەوە و پێی فەرموون: ئەو شتە وەک ئەوە نییە کە ئێوە بیری لێ دەکەنەوە. ئەو ستەمە ئەو ستەمەیە کە حەزرەتی لوقمان بە کوڕەکەی فەرموو لێی دوور بکەوێتەوە. ئایەت 45. لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. نەکەیت شتێک یان کەسێک بە هاوتا و هاوبەشی خوا بڕیار بدەیت، چونکە بەڕاستی هاوتا و هاوبەش بڕیاردان ستەمێکی زۆر گەورە و ناڕەوایە. لەم سەرنجەی سەروەرمانەوە ئەو ستەمەی لێرەدا باس کراوە تەنها بریتی نییە لە سنوور بەزاندن و هەڵەیەکی ئاسایی، بەڵکو ئەنجامدانی ناحەقیەکە کە هاوڵ بۆ خوددا بڕیاردانی لە خۆدا هەڵگرتە بێت. بەڵێ، گەر پێغەمبەری خوددا صلی الله عەلەیه وسەلەم ڕوونکردنەوەیەکی لەم شێوەیەی بۆ ئەم ئاەتە نەدایە، ئێمە بۆ هەتایە نەمان دەتوانی لە ژێرباری شاراوەیی ئەم ئاەتە دەربچین. لە ئاەتێکی دیکەشدا دەفەرمێت: حافظوا على الصلوات والصلاة الوسطى وقوموا لله قانتين. پارێزگاری لە نوێژەکان و نوێژی ناوەند بکەن. حەزرەتی عایشە و ئیبن مەسعود پێیان وەها بووە کە مەبەست لە نوێژی ناوەند نوێژی عەسرە، تا ئەو ڕادەیە کە لە لای حەزرەتی عایشە ئاەتەکە بەم شێوەیە بووە: حافظوا على الصلوات والصلاة الوسطى وصلاة العصر وقوموا لله قانتين. ئەبوو یونسی بەندەی ئازادکراوی حەزرەتی عایشە دەجێڕێتەوە و دەفەرمێت: دایکی باوەڕداران فەرمانی پێکردم تا قورئانێکی بۆ بنووسم، و پێی وتم هەر کاتێک گەیشتیتە ئاەتی حافظوا على الصلوات والصلاة الوسطى، ئەوە ئاگادارم کەرەوە. منیش کە گەیشتمە ئەم ئاەتە هەواڵم پێدا و ئەویش فەرمانی پێکردم کە بەم شێوەیە بنووسم: حافظوا على الصلوات والصلاة الوسطى وصلاة العصر. پاشان فەرمووی کە من لە پێغەمبەری خودداوە بەم شێوەیە گوێم لێ بووە. جا هەرچەندە لەبارەی الصلاة الوسطى هەرچەندە لەم بارەیەوە تەفسیری جیاواز هەبن، بەڵام حەزرەتی عایشە و ئیبن مەسعود زۆر بە دڵنیاییەوە لایەن وا بووە کە مەبەست لەم نوێژە نوێژی عەسرە.